ئێمە لێرەوە نەک تەنها ئەم کۆمەڵە پەرلەمانتارە داشمان بەرز کردو داوای کۆبوونەوەیکی تایبەتمان کردووە بۆ مەسیری سەیەکەمەکەی زانکۆ پەیمانگاکان و بۆ هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی ئێمە ئەویش دەخینە ناو باس و خواسەوە لە هۆڵی پەرلەمان کە بە ئامادەبوونی تەمەن وەزیری پەروەردە و خوێندنی باڵاش ئێمە ئەو کۆمەڵە پەرلەمانتارە کە داشمان بەرز کرد خۆشبەختانەواری کراوە ئاراستە کراوە کە ئێمە موسیڕین و حریسی ژەم لەسەر و بابەتە کە جەخت دەکەینەوە کە کۆبوونەوەیکی تایبەت لەسەر مەسیری ئەو دەرچوانی زانکۆ پەیمانگا و زائیدەن سەیەکەمەکە بکرێ بەداخەوە ئەمەوا دەکات کە ئەرزشی خوێندن ئاستی زانستی لە هەرێمی کوردستانە دابەزێت و منافەسەی خوێندن نەمێنێ منافەسەی ئەوائیلی لە هەرێمی کوردستانە نەمێنێ وا دەکات کە بەڕاستی گەنجەکانی هەرێمی کوردستان هەز بە بوونی خۆیان بە تاقەی خۆیان بە خولیا و چۆنەڵەی خوێندن و بڕوانامەی خۆیانەکەن بۆیە زۆر لە خوێندکارەکان کاتێک دەڕژێنە سەر شەقامەکان بڕوانامەکانیان ئاگر تێبەردەدەن یا سەری خۆیان هەڵدەگرن بەرەو هەندەران دەڕۆن ئێمە بەڕاستی لێرەوە ئەمێ بە خوێندکارە خۆشەویستەکان بە دەرسوی خۆشەویستەکان بڵێم بەڕاستی بە هیوامە بن کۆڵمەدەن ئەو بڕوانامەی کە بەدەستی دەهێنن ئەو ئاسە زانستێکی ئەوان بەدەستیان هێناوە ئەو منافەسەیەکی کردویانە ڕۆژێک لە ڕۆژان هەر سوودمەند دەبن ئێمە وەکو نوێنەرانی ئەوان کە خۆمان بەبەرەی ئەوان بە نوێنەری ئەوان دەزانین ئینشاءڵڵا لەسەر حەق و مافی ئەوان بەردەوام دەبین وەکو فراکسیۆنەکەی خۆمان چەند جار یاداشمان بەرز کرد ئێستاش و ئەو کۆمەڵە پەرلەمانتارە هەمومان چۆنەڵەی بەڕاستی بە هەستی بەرپرسیارانەوە ئەو یاداشتەمان بەرز کردوێتەوە کۆمادەین جەخت دەکەینەوە تا کۆبوونەوەیەکی تایبەت و بانگشتی وەزیرە پەیوەندیدارەکان تاوەکو کۆمەڵێک بۆ ڕاو سەرنج لە هۆڵی پەرلەمان گەڵاڵە دەبێت ئەو کاتە بەشگم کە بگەینە نەتیجەیەک و حکومەتیش لابکاتەوە هەم لە سەیەکەمەکەی هەرێمی کوردستان لە زانکۆ پەیمانگاکان هەم بۆ هەموو دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە هەیەیانە لە 2016ەوە تەخەڕوجی کردوە تا ئێستا دانەمەزراوە و